ئێستا کە سەرای ئەوەی لەسەر ئەو هەموو نەهامەتیەی پێشتر ساڵانی پێشووتر مەتری مربعی 1500 مادە ئێستا کە کردیان بە 12,000 یعنی 2 قات 3 قات 4 قات 5 قات نا زیاتر ئەوە کارەساتە لەوە کاسبکاران ئێستا یەک بەخۆم ئەگەر وابیتن دەبی ئیشەکەی بەجێ بێنم بچمەوە لە مارێ دانیشم باشترە نەک بچم کار بکەم لە بۆ حکوومەتی ینی کرێ بدەمە حکوومەتی ئێستا کە ئەمە ئەگەر ئەو 12,000 بی دەبی ئەمە ئیشکەین بە حکوومەتی ئەو بارگرانی تەواو یعنی دەبی کارکەین بە حکوومەتی پارەی ئەتو پارەی کارەبای بدەیت پارەی ئاوی بدەیت کە ناشێ پارەی زبل و خاشاک و قەتعی بدەیت کە چی دێتەوە یعنی ئیشنەکەی باشتر لە مارێ دانیشی و ئەوزەکە ئیشش نەکەی دەرێ وەڵاو ئیشێ ناکەوە کاسم نینە ملەتەکەیم ئێستا کە پێشتر ساڵانە ئەمن بەخۆم 98 مەتریم هەیە گەرات ساڵانە 149,000 لێرە ئێستا کە بوویتە نزیکەی زیاتر لە 1,200,000. حکوومەت هاتیە تەنیشتە من دوکانەکە گرێبەستی هەیە ساڵی مەتری 1500 دینار دەدا ئێستا هاتیە 15 ساڵی ڕابردوو لە سەمن دەرێ مەتری بە 12,000 لە سەد حسابی دەکەم 12,000 لە چێ و مەتری 1500 دینار لە چێ ساڵانە بەخۆی ئێستا من لە 2007ەوە قەردارە دوکانەکەی من تا ئیستا تا دقەیە دەکاتە 975,000 بە سعری قەدیم مەتری 1500 15 ساڵ ئێستا دەکاتە ئێستا بە سعری ئێستا کەلۆمەیاندانەیە دەکاتە تقریبان 8 ملیۆن و قسوور ئێ من 8 ملیۆن لەکوێ بێنم بە 4 ڕۆژ شارەوانی دارو دەرێ بە 4 ڕۆژ لافتەی والێدایە لە پێش شارەوانی دەرێ دوکانانە مەزایەت دەکرێت ئێمە تا سبەی نادووس بەی 8 ملیۆن لەکوێ بێنم بۆ دارەت و بۆ شارەوانی 8 ملیۆن لەکوێ بینم دەبی 8 ملیۆن بدەم ئێ من 8 ملیۆنم پێیان نابیتن بە 4 ڕۆژ بە دوو ساریکەژە من 8 ملیۆنی سفادە دەکەم لەو دوکانە تا من 8 ملیۆن بە یەکجار بدەمە شارەوانی خۆشی حەقی من 15 ساڵە دەکاتە 975,000 ئێستا لە سەمن بوویتە 8 ملیۆن و تقریبا نیو 975,000 لە چێ و 8 ملیۆن و نیو لە چێ